ئاستەنگ و کەموکورتیەکانی سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستان و دۆزینەوەی باشترین و گونجاوترین ڕێگا بۆ پێشخستنی سیستمەکە لە کۆنفرانسێکی پەروەردەیدا لە سلێمانی گفتوگۆی چڕوپڕی لەبارەوە کرا. لە کۆنفرانسەکەدا کە بە بەشداری شارەزایان و لێپرسراوانی پەروەردە بەڕێوەچوو، ڕێکخراوی پەروەردەی نوێ بە ئامانجی پێشخستنی سیستمی پەروەردە سێ پێشنیاری خستە بەردەم وەزارەتی پەروەردەی هەرێم و بە بۆچوونی سەرۆکی ڕێکخراوەکە لاگەری جێبەجێکردنیدا گۆڕانکاری ڕیشەیی لە سیستمی پەروەردەی هەرێمدا دێتە ئاراوە. ئەم کۆنفرانسە لەسەر سێ تەوەردەوە ئەو تەوەرانە تەوەری هەنووکەی و گرنگن بۆ ناو سیستمی پەروەردە بۆ ئەوەی کە تۆ بتوانی پەروەردەیەکی هاو چەرخ بەرهەمبێنی ئابێ بە بەردەوامی پەروەردە ئەپدەیت بکەیتەوە، ئیزافاتی بخەیتە سەر و نوێبوونەوە لە ناو سیستمی پەروەردە بکرێت. ئێمە لەسەر ئەو تەوەرانەی کەەوە ساوین تەوەری سیستمی تاقیکردنەوەکان، گۆڕانکاری لە سیستمی تاقیکردنەوەکاندا زائیدەن تەخەسوس تایبەتمەندی فێرخواز لە قۆناغی دەی ئامادەیەوە ئەو بەشی کە دەوێت لە زانکۆ بیخوێنێ لەوێ ئاماداکرێ وانانە خوێنرێت کە خوێنێت کە لە زانکۆ پێویستێتی، واتە ئەمە کارێکی زۆر جوهری بۆ فێرخواز، ڕزگارێکا لە بەکالۆری لەو هەمووانەی کە ئەبێ لە بەریکە لە قۆناغی دوانزار کە هیستریایەکی گەورەی بۆ دروستەکە، زەختێکی زۆر لەسەر فێرخواز دروستەکە. شێوازی وەرگرتنی فێرخوازە لە زانکۆ پەیمانگاکانە کە ئەم تەوەرەیان سەبارەت بە زۆر گرنگە لەبەرەوەی کە لە شێوازی فۆرم و یاخود زانکۆلاینەوە ستەمێکی زۆر هەیە لە فێرخوازان ماندووکەرە، هەندێک فێرخواز زۆر جار ناوی نایەتەوە و بەشداری ناتوانێت بکە. ئەمانە ئەو جانبە تەکنیکیان کە لە ناو سیستمی پەروەردەی هەرێمی کوردستانە پێویستیان بە گۆڕانکاری هەیە، بەڵام گۆڕانکاری ڕیشەی و جەوهری هەموو ئەمانە چارەسەرکەین. ئێمە پەروەردەی هێشتا نەچۆتەوە قۆناغی کە پێویستە تێیپەڕێنێ. تەوەرەکانی کۆنفرانسەکە گفتوگۆیەکی چڕوپڕی ئامادەبوانی بەدوای خۆی داهێنا. بەشێکی زۆری شارەزانی پەروەردە بۆ چوونیان وابوو بۆ پێشخستنی سیستمی پەروەردە پێویستە حکومەت و وەزارەتی پەروەردە ڕاستپاردەکانی کۆنفرانسەکە بە هەند وەربگرێت و بیکاتە بنچینەی گۆڕانکاری ڕیشەیی لە سیستمی ئێستای پەروەردەدا. بەڕێوەبەری پەروەردەی سلێمانیش دەڵێت هەموو پێشنیارانی خراونەتە ڕوو خزمەت بە کۆی گشتی سیستمەکە دەکات. داوامان لێکردن لە وتارەکەشە کە ئەو ڕاستپاردانەی کە گەشتینە دەرەنجامەکەی پێی چی بوو داوامان کردوێ نەمان بنێ کە وێنماندانێت دڵنیا بکەم لە سەر وەزارەتی پەروەردە لیژانی بۆ تەشکیلە بێت، گۆڕانکاری تیاکەی مهمە لە خزمەتی پرۆسەی پەروەردە بێ بەگشتی و بە تایبەتیش کە ئامانجمان پێگەیاندنی قوتابی خوێندکارە. ئەم ڕێکخراوانە پێم وایە پشتیوانێکی باشن بۆ ئەوەی بیرۆکەکانیان ئێمە سوودی لێبینین و بەگشتیش وڵاتەکەمان سوودی لێبینین. لە ماوەی ڕۆژێکی تەواودا کۆنفرانسە پەروەردەیەکە بە وردی هەڵسەنگاندنی بۆ ئەو سێ پێشنیارە کرد و بڕیارە پاش کۆکردنەوەی هەموو بۆچوونە جیاکان ڕاستپاردەکانی کۆنفرانسەکە بۆ جێبەجێکردنی ئەو گۆڕانکاریانەی کە پێشنیار کراوە بخرێتە بەردەم وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.